بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕەچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان خۆشحاڵین کە لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلابەها لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویستا بەرداوا بین ئەو بەڕێزانە دەدوێنین بۆی زیاتر تشی بخەنە سەر ژیانی پڕ لە سەورەری و پلە و پێگە و خزمەت و پایە زانستی مامۆستای مەرحوم ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلابەها. ئێوەی ئەزیز و خۆشەویستی تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن. خەمی گەورەی مامۆستا چ بوو؟ حەزم کرد زۆر تەربیە زۆر مەبەست بوو. تەربیە مەلا کە بەعزت بێ، زۆر زۆر مەبەستی بوو کە ئینسان تالبی دنیا نەبێ. لە مەسەرەی ئافرەتا زۆر حەساس بوو کە ئینسان ئەشکێ. مەبەستی بوو کە ئەو مامۆستاکانی تەمەنی خۆی یا خواردتر سەرتر نەشکێنێ، بەڵام لەگەڵیشیان نەبێ مانعی نەبوو، چونکە حەزی لە تەبعیەت ناکرد، تابعی یەکێک بێ. مامۆستا عەفوو لە گۆڕەپانی سیاسیە مامۆستا چۆن دەڵێ دەستی نەبوو بەڵام دڵی لەگەر بوو و حەزی دڵی و تەکبیری، چونکە حەکیمانە بیریە کردەوە، تەکبیری بوو. بەڵێ نەترسیش بوو، زۆر وەختی وتار وشتی هەمیشە هجومی بوو لەسەر سوڵتا ئەگەر زوڵمێکی بکردایە. ئەو وەختی یا پێشمەرگە بوو یا حکوومەت بوو لە خوڕماڵ، یا پێشمەرگە حاکم بوو یا حکوومەت، هەردووکیان قسەی لەسەرکردن لەسەر ئەداییان. گەورە کە نازناوێت کە دەخرێتە پار مامۆستایانی ئاینی ئەوانە نخبەن، وەکو مامۆستا بڵێ مەلای گەورەی کۆیە، مامۆستای گەورەی خوڕماڵیش بە هەمان شێوە کە مامۆستا محەممەدی ناوە، ینی ئەو گەورەیەی هەر لەو پایە بوو کە مامۆستا هەم لە سلکی تەسەوفا دەورێکی باشی، هەموم لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەمیش لە پێگەیشی بەرزی زانستی. باوکم لە تەسەوفا بەشدار نەبوو، بەڵام وەلای لۆیان هەبوو، بەڵام خۆی زاهد بوو، خۆی عارفانە ئەژیا، بەڵام چونکە تەمەنی ئەو شێخەکان نەمان، ئەو شێخە قەدیمەکان، شێخ عوسمان بەڕەحمەت بێ ئەوە مابوو، ئەوش چوو بۆ ئێران، لێرە نەبوو. ئیتر کەسی تریش حەزی لە ینی متەشەیخ نەبوو لەوەی کە خۆیەکا بە شێخ. پیرەکانیش نەمابوون. من خۆم لە خزمەتیا چوومە خزمەتی شێخ عەلادین، بیرمە من مناڵ بووم لەوری، بەس ئەوەم بیرە کە لە بیارە بووین، 4 ساڵ بووم من، یعنی لەگەڵ ئەوان بەڕێز بوو، خۆشەویستن. بەڵام دوای ئەو زۆر وەکو ڕەفاقەت شێخ عوسمانی خۆشەویست، شێخ عوسمانی بیارە مەشهوورە، ئەوەی دووڕۆ وفاتی کرد بەڕەحمەت بێ. بەڵام ئیتر وەکو شێخەتی قسەی تری بوو، حتا فەقێیەکی بوو لە بیرمە، وتی مامۆستا خزممان بوو، خزمی ئەو لەهۆن، وتی مامۆستا خزمان ئەڵێن تۆ منکری، ئەویش فەرمووی ناوی برد، فەرمووی مەلا فڵان، ئەزانی منکری یعنی چی؟ وتی وەڵا نازانم. منکری یعنی بڕوا بە شێخ نییە و بڕوا بە ویلایەت و کەرامەت نییە. ئەویش فەرمووی ناوان نییە، منکری یعنی شتێ ببینی و ئینکاری بکەی. من نە وەلیم دیوە نە کەرامەتیشم دیوە، بە درۆ بڵێم لەبەر خاتری خەڵک. ئەوە لە باسی معاسرەکان، ئەوەی لەگەڵ یاژیان، بەڵام بۆ پێشوەکان قسەی نەبوو. چۆن یەکێک ئێستا متەخەسیسێکی معاسر چۆن بیرەکاتەوە وا بیرە کردەوە، مەسەڵەن لە ئەحکامی فقی قسەیە کرد، ئەو مەسەلەیە حکمەتەکەی مەقسەدەکەی جایە لە ئەمریکا خەڵک دەقی لەگەڵ گرتووە. مەسەڵەن هەمیشە بۆ میسال ئەڵێم، فڵسەی بوو، فڵسەی دانی بوو، ئەی فەرموو ئەم فڵسەیە سیواکە،
حکمی سیواکی هەیە چون فەلسەفەی سیواک هەیە لە ڕاستە سیواک وەکو دارەکەش خصوصیەتێکی خۆی هەیە لەو بابەتە یعنی بعضێ بڵێن بیرکردنەوەی فقهی نوێشی بوو ئەوەی کە فەرموود من بێگومان 10 ساڵی ئەخیر لە 70 بۆ 80 لە خزمەتیا بووم چون پێشتر تەلەبەتی و مناڵی و ئەوانە لەو ماوەیە هەستمە کرد دنیایەکی جیاوازە ئەو شارە زور و هەورامانە لەبەردەستیا بوو هیچی نەبوو ئەو خانووی بوو بە قەرز کردبووی بازێکی بە منیش مەعاشم بوو برا کاکم بۆوان وەفاتی کرد هیچی نەبوو جێ خانوویەکی ما بوو یعنی خانووەکە ڕووخا بوو تەقیب بووە زەمانی شەڕی ئێران عێراق خڕماڵ چۆڵ بوو هیچی نەبوو ئەیتوانی لە هەموو دێ شتی ببێ باخی ببێ یعنی چونکە خەڵکەکە مریدی بوو خۆشەویستی بوو ئەم خصوصیاتە بۆ مەلایەک دیار بێ زۆر گرنگە کە خەمی عیلمی بێ خەمی تەربیە بێ خەمی عیزەتی عولەمای بێ خەمی ئەوە بێ کە موقف نەفرۆشێ مەسەلەی وەتەنیەت و ئەمانە زۆر مەبەستی بوو کە میلەت ڕزگار بێ ئەوانە خوێندنەوەی وەختی خۆی لای مام موسا بابا ڕەسوڵ خوێن بووی مام موسا بابا ڕەسوڵ مەشهورە لە عەبابەی لەوێ ئیجازەی وەرگرت بوو دوایش لە بیارە ئیجازەکەی دووبارە عادەت بوو لە بیارە لای شێخ لە هێمە مەشەمرا کەریم ئیجازەکەی دووبارە کردووە زۆر مەعجەب بوو بە مام موسا بابا ڕەسوڵ کە زۆر زاهیدە بەبێ ئەوەی بیڵێ زۆر تەرکی دنیای کردووە لە کاتێکا کە ئەیتوانی هەموو هەڵە بدە لە بەردەستیا بوو خوی ئەوی زۆر پێ ئەو بوو ینی مقتەدای بوو حەزیرێ بوو تاوان زۆر مەعجەب بوو بە باوکیشی تاوان ئەوەشە مەلابەها مەشهور بوو کە هیچی نەبوو وەفاتی کردووە نان لە ماڵیان نەبوو ئەمە تەشجیع نییە بۆ فەقیری ئەمە تەشجیع بۆ عیزەت بۆ خۆ نەفرۆشی دوایش هەستم کرد ینی حەزیە کرد خۆی سەحەتی مەناسب نەبوو زەخت و ئەوانە تاسیرێ کردبووە لە ماڵ بوو بەس کە من چووم بۆ ئێران زۆر پێی خۆش بوو فەرمووی خەمی منە نەبێت ئێوە بچن هەرچی خۆتان بەجێبێن دوایی مقارنە ئەکرد دوای وەفاتی زیاتر لەگەڵ هاو تەمەنەکانی خۆی و لەگەڵ ئەو تەمەنە و وەضع هەستمە کرد جیاوازیەکی جیاوازی زۆر بوو دەکرێت جیاوازەکان لە چڕەکەەوە بزانین مامۆستا ئەوەی شارم پێکرد ینی هەمومی جیاواز بوو خەمەکانی جیاواز بوو زۆر مەبەستی بوو ئەگەر دوو کەس شەڕیان بێت زۆر مەبەستی بوو بە ئاشیان بکە دوو عەشرەت هەتا دوو حیزب ینی ئەو وەختە شەڕی ناوخۆوانش بوو زۆر مەبەستی بوو کە خزمەت بکە بە خەڵک ینی ئەوە نییە لە خەمی لە عەونی خەڵکا بێت خەڵکی هەژار و ئەوانە خۆی لەبیر نەبوو ئێم زۆر بە هەژاری ئەژیان هیچمان نەبوو مامۆستا بەڕێز لەبەرەوەی ماوەکەمان ئەیدی دەرفەت نادا تەوسیە و ئامۆژگاری جەنەی مامۆستا سەلاحەدین وەکو کوڕە مەلایەک و مەلازادەک لە بۆ مامۆستایانی ئاینی کە ئەو پلە و پێگەی هەیتیان بیپارێزن چۆن ببوورە وەڵا مامۆستاکان لە پێشترن لەوەی کە من قسەیان بۆ بکەم بەڵام من وەکو تەمەنیش ڕەنگە بتوانم ئەوەی کە ژیاوم لە ئەو زانایانەی کە حورمەتی مێزەرەکەیان گرتووە سفێتی و جوانی مێزەرەکەیان پاراستووە هەر جوان ژیاون و جوانش ڕۆشتون ئەوانەی تێوەگلاون لەبەر هەر شتێک لە ترسا لە برسا لە تەماعە لە هەر شتێکە
جوانیش نەژیاون جوانیش نەڕۆشتون زانست پینە ناکە بەڵکو بەعکس و حجەتە لەسرت ئەگەر خوانەکە ئەهل نەبی عالم بوونەکە خزمەت ناکە ئەبێتە بەڵا بۆت ئەبێتە حجەت لەسرت بۆیە زانای ئیسلامی یا عولەما وەکو خۆمان دەڵێن ئەبێ بەڕاستی پێش هەموو شتێ ئەوەی ئەیڵێ کردبێتی یا بیکە کەم قسەی باشترە لە زۆر قسەی تێکەڵ نەبوون ئەگەر بزانی تێکەڵی زەرەر لێدا ناتوانانی بەرگە ناگری تێکەڵ نەبوون باشترە کەنارگرتن باشترە ئەگەر تێکەڵی زەرەر لێدا خۆ ئەگەر بتوانانی تێکەڵ بی و مؤثر بی و کاریگەربی ئەوە باشە بێگومان اینجا ڕوحی ئینتقامی لە مەلا نابێت بێ مەلا داعی و خێرە چرا هەڵەکە چرا تەبیعەتی وایە ڕۆشنایی بڵاوە کاتەوە بێ بەرامبەر نابێ ئینتقامی بێ نابێ بغزن بێ نابێ ئەحکام بە تووڕەیی و هەڵڕێژێ زەحمەتە بۆ داعی خێر کە تند بێ بۆ ئارامی بۆ عولەما ئیلتیزام بە ئەخلاق و بۆ تەربیەوە زۆر گرنگە ملەتیش محتاجی عولەمایە بۆ هەموو شتێ ڕێنما و ینی متەخەسس هەیە بۆ چوونە قیامەت و بردنەوەی قیامەت متەخەسسی ئەوێ عولەما ئاهلی تەخەسسن زۆر سپاس دەکەی مامۆستاجان دەست خۆش بێ خی گەورە بۆمانت بێ لێخوا خۆش بێ دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەیەش کە گرنگیە بە زانایان و دەستی پەیامیش خۆش بێ کە ئەم خەمانە ئەخوا ئەوەی کە گرنگە بۆ مامۆستا مەلا محەممەد ئەوە بوو کە وێڕای زانستە شەرعیەکان و هەروەکو مامۆستانی دیکەشمان هەروە مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هەروەها مامۆستا مەلا عوثمان و برایەکانی هەروەها جەنای مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی و مامۆستایانی دیکە وێڕای گرنگیدانی بە زانست و زانیاری و پەروەردەکردنی فەقێ و قوتابی بێعیلاقەش نەبە بۆ سیاسی بە بارودۆخی خەڵکو و ژیانی خەڵکو و ڕاوەستان لە گەڵ مەزڵومدا و سەنگەرگرتن لە زۆڵ مستەم و خراپەکاری و کاتە ڕژێمی بەعس کە لە ئارادا بوو ئێمە بۆ ئەوە چوو بووین بۆ لای کە وەکو بڵێ وەکو بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتە یا لە دەڤەری هەڵەبجە یا لە دەڤەری هەڵەبجە و سلێمانی هەمووی ئەویان وەکو ڕیسپی دانابوو و ڕاوێژیان پێدەکرد و ئەوانە بەڕاستی قوتابخانە شەرعیەکان یاخود حوجرەکان کەڵەپیاوی زۆریان پێگەیاندوون ئەو کاتەش ئەوەی کە من تێبینیم کردووە مامۆستایان بێ فەرق بوون ئێندە دووارە کە لایەنەکان پەیدا بوون ئەمە مەسەن بەلای یەکگرتوودا ئەو بەلای لایەکەدا ئەو بەلای لایەکی دیکەدایە یا بەداخەوە کە هەندێکیان هەر ڕێباز و مەسلەکی خوان هەروون کردووە بوونە پاشکۆی حیزبە ئەڵمانیەکان کە ئەوە هەر مەلایەک لەگەڵ حیزبێکی ئەڵمانی بێ و ڕیشی بەدەست حیزبێکی ئەڵمانیەوە بێ من ناتوان پێ بڵم مەلا و ناگونجێ پێ بڵی میراتگیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا بەڕێی خوادا پێش خەڵک کەوتووە بۆیە هەر کەسێک لە خزمەت پێغەمبەری خوادا بێ صلی الله علیه وسلم ناتوانێت لەگەڵ حیزبێکی ئەڵمانیدا بێتە حیزبێکە ئیعتیراف بە دین نەکا کە بەرنامەی ژیان بێ ئەو کاتە مامۆستایان بەڕاستی بێفەرق بوون و بە هەڵوێز بوون مەگەر چۆن ئەگەر نایز مامۆستایەکی معتەبەر نەبوو کە هەڵوێستی نەبێت لە بەرامبەر ڕژێمدا لە بەرامبەر زوڵ مستەمی ڕژێمدا و لە بەرامبەر مەزڵومیەتی میلەتەکەیدا جا مامۆستا مەلا محەممەدی یەکێک لەو مامۆستایانە خوا پلۆپای بەرز و بەرزترکە وخوا تەوفیقی ئێمەش بدا کە ئێمەش بەو ڕاستەڕێی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام هەنگاو بنێین و بێفەرق بین لەگەڵ موسڵمانان لەگەڵ هەموو لایەک و هەمیشە
ئەو شتە نەگۆڕانی کە پێغەمبەران هێناویانن سەڵات و سەلامی خوان لەسەر بێت تەنیا بەنداتی بۆ خواکردن و پێکۆبرایەتی کردن و لەگەڵ مەزڵومدا بوون و دژی زوڵم بوون و لەگەڵ چاکەدا بوون و دژی فەساد و خراپە بوون ئێمەش لەسەر ئەو ڕێە و لەسەر ئەو نەگۆڕە شەریعانە بەردەوام بین. مامۆستا و کاتە بەڕستان دەڕۆژنە خزمەتی ئەو باس لە حوجرە و مەدرسە و قوتابیەکانی ئەو بکەین مامۆستا چەندە گرنگی بەوە دەدا ئاخۆ بەردەوام هەی بۆ قوتاب هەرو ئاواتی ئەوە بوو دایم ئەو مەدرسەیە علومی شەرعیەی فەقیهیان دائیم کوێر نەبێتەوە، دائیم وسەتی ئەو بووکەوە دائیم حوجرە لە مزگەوتەکانە هەبێت. چووی بەڕاستی ئێسش دەرکەوت بۆ هەمومان کەوا مەدرسەی شەرعی ئەو شێوازەی کە دایان نابوو ئەو مامۆستا بەڕێزانەی پێش ئێمە ئەو مامۆستا بەڕێزانەی کوردستان کەوا یەک نەمەتیان هەبوو بە شێوازێکی جوان فەقیان پێگەیان علومە شەرعیەکە شارەزا ئەبوون نەگوڵ ئێستا مەسەلەن لە بەعزێ مەسایل ئەو علومە شەرعیە هەمووی شارەزا نابن بە تەواوەکو ئەوەی کە کاتی خۆی کە فەقەکان لای مامۆستاکان خوێندویانە. حتا ئێستا ئێمە ئەبینین برا و بەڕێزی وا هەیە دکتۆرای هەیە حەزەکە لە تەنیشت مامۆسایەکی ئاوا چۆکدانێ و فێری علمی علومی شەرعی بێت. ئوسلوبێکی زۆر جوان بوو یعنی ئێستاش هەر هەوڵ ئەدرێ لایەن مامۆسایانە و تەمەنا ئەکەین وەزارەتی ئەوقاف و ئەوانش دایم ئەو مزگەوتانە ئەو مامۆسانەی کە توانای ئەوەیان هەیە دەرس بڵێنەوە فەقێ پێ بگەێنن و هەروەها شێوازی بۆچوونێکی ئیسلامی ڕەسەنیان هەیە ئەو مامۆسایانە مەجال بدەن بکەوە خەڵک ڕەغبەت و توانای ئەوەی هەیە کەوا لە حوجرەکانە بخوێنێ و بەردەوام بێ و ئەوانش هاوکاریان بکەن. بەڵێ مامۆستا چەندە پێویستە مامۆستاشی وەکو مامۆستا محەممەد ئێستا کە با بڵێن ڕەوتی ئیسلامیمان هەن حزبی ئیسلامیمان هەن ئەگەڵ با بڵێن دەستیشان لەگەڵ نەبێ بەڵام چۆن دەڵێ دڵیان لەگەڵیان بێیان تەوسێ و ئامۆژگاری بەردەوامیان هەبێ بۆ ئەو ڕەوتە ئیسلامیانەکە هەن. وەڵا بەنسبەت ڕەوتی ئیسلامی دایم کاتی خۆشی لەناو کوردەواری خۆمانە لە زمانی پێشمەرگە شۆڕشەکانی کوردەواری ڕێزی مامۆستایان تایبەت بووە. هەرگیز لەو لادیانە لەو شوێنانە هیچ کەسێک بوێری ئەوەی نەکرد بۆ پێش مامۆستایەکی ئاینی بکەوێت. ئێساش بەنسبەت ئەو لایەنە ئیسلامیانە ئەساس سیاسی شەرعی علومی شەرعی زانست ئێجا ئەو شێوازە عیلمی هەیە ئێستا تێکەڵی ئەوەی بکەن پێکەوە شتێکی جوان دەرەچێت. مامۆستا محەممەد جا ئەوەختەش تروقی مواصلات و بەعزە مەسائل و ئەوشتانە نەبووەکو ئێستا زوو تەکنەلۆجیا و ئەوانە زوو بگاتە شوێنەکان وەکۆزان کاتی خۆی فەقێ لێرە کۆڕێکیاوە بە کۆڵا لێرەوە چوە بۆ مەسەلەن مەریوان لێرەوە چوە بۆ لە هەڵەبجەوە چوە بۆ دۆهۆک لە دۆهۆکە چوە بۆ کەرکووکنەکە کوکە بۆ شوێنەکان گەڕاون هەروەکو بە شوێن عیلمان گەڕاون بە شوێن علومی شەرعیا گەڕاون بە شوێن شەریعەتی خوا گەڕاون کە بیدۆزنەوە و دەستیان بکەوێت. کتوبیش نەبووە کاتی خۆی مەسەلەن ئەو کتێبانەی کە ئێستا هەموو ماڵێک ئەوەتە مەسەلەن پڕە لە کتێب و ئەوانە بەڵام کاتی خۆی لەوانەیە کتابی بوخاری لەوانەیە لە منتیقەیە کە دە 12 دانە هەبوو بێ تەبع و ئەو شتانە نەبووەکەوە خەڵک سوودی لێ وەرگێ هەر ئەبوایە بچۆیە لای مامۆسای بەڕێز لێوێ دانیشتایە و گوێی بۆ بگرتنایە و وەکو مانگانە و ساڵانە و ئەو شتانە ئیمتیحانی بکردنایە. مامۆستا بەڕێز لە کۆتایی پرسیاری ئەوە دەکەم زەنای مامۆستا محەممەد لەوسا وەکو پێناسێکی کۆتایی زەنابتان لە بە خودی مامۆستایکی هەڵکەوتوی ئەو سابوو بۆ ڕۆڵی هەم لە ڕووی زانستە شەرعیەکان هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئەوەی کە چۆن دەڵێ ئامۆژگاری کرێکی لایەنە ئیسلامی سیاسیەکان بێ بۆی کە لەسەر ئەو نەهجە جوانەی ئیسلامەتێ بەردەوام بن ئاوا بوو مامۆستا. وەڵاهی ئەو مامۆستایانەی وەزم نییە جنابی مامۆستا
کە لەو تەمەنا و لەو زەمانە ژیاون هەردەم نەسیحەت و ئامۆژگایان ئەوەیە مسلمانان ئەبێ برابن، یەک ڕێز بن، یەک هێز بن، یەک قووەت بن و دەزمایەیان ئەوە بێکەوە شارەزا بن لە علومی شەرعی، لە سیاسی شەرعی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە بێوێنە بوونیانی خەڵکەکە مامۆستا ئەبێ هی هەمووان بێت، مامۆستا هی جەماعەتێک و ئەمە ئەوە نەبێ، مامۆستا مولکی هەمووانە، چونکی ئەگەر مولکی هەمووان بوو تەفسیری ئاياتەکەش ئەبێ بۆ هەمووان بێ. فەرمودەیەکی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم کە شی ئەکەنەوە کە ڕوونی ئەکەونەوە بە وەکو خۆی ڕوونی بکەنەوە، وەکو مەسەلەن تەفسیرێکی شخصی ئینسان خۆی بۆ مەسلحەتی خۆی تێ نەکرد، هەروە بوون ئەوان دایم ئەوە بوون کەوا هەموو کەسێک سوودیان لەوەرگێ وەکو یەک، هەموو کەسێک ئەوەش کە ئەوانەیە کرد خەڵکەکەش هەمووی بە مامۆستای خۆی ئەزانی. ئینشاء الله هەرواش ئەبێ مامۆستایان ئەبێ وابن. مامۆستا ئەلحەمدولله بەهۆی عەقڵی فراوانیەوە خەڵک ئیسیفایی لێ کردووە، خەڵک تووشی زەحمەت نەبووە، ئەوەی نزیکی مامۆستا بووە تووشی زەحمەت نەبووە چونکی ئیدارەی کردووە بە شەرتێ پرسی کردوێ بە مامۆستا. مامۆستای بەڕێز بەڕاستی ئیتر سەرچاوەی عەقڵ و مەعریفەت بوو. مامۆستا ئەلحەمدولله وەکو خۆی پێگەی بوو، مناڵیشی پێگەیاند، کوڕەکانی پێگەیاند لەسەر دینداری پەروەردەی کردن. ئەلحەمدولله لەگەڵ ئەوەشا فەقێیەکی زۆر لەمدی و لەودی و هاتوونەتە ئەو حجرە و لەو حجرە ئیسیفایان لە عەقڵ و ژیری مامۆستا کردووە. ومێدەمەیە خوای گەورە لێ قبوڵ کردبێ و ئێمەش بە ئیمانەوە شوێنیان کەوین ئینشاء الله. مامۆستا لە خولماڵا ئیمام خەتیبی خولماڵ بوو، حجرەکەی گەورە بوو، ئەتە وەکو حجرەی ئەو زەمانە، یعنی نەوەکو ئێستا عورفی عادەتەی کە حجرەی گەورە ئەکەنەوە کەسیشی تیانی. بەس ئەو کاتە حجرەی بوو مامۆستا حجرەکەی گەورە بووە، لە ئاوەدان بوو، نەخێر مەدرسە بوو، مەدرسە یانی لە هەموو جێگەیەکەوە هەڵگیرێ، لە ئێرانەوە، لە مەریوانەوە، لە هەورامانەوە، لە کرماشانەوە فەقێ هاتوون لە خزمەتی مامۆستا خوێندویانە، بەردەوام دەرس و دۆی تیا بوو. بەڵامی تر هەتا ئەم حیزبی بەعزاتەوە کە حیزبی بەعزاتەوە ئیتر نەما، مەدرسەکە نەما. بەڕاستی مامۆستا سیفاتێکی زۆر بەرجەستە و زۆر عەجیبی بوو نسبەت بە هەموو مامۆستایان. مامۆستا یەکێک لە عالمانی گەورەی منتەقەکە بوو لە شارە زورا، بە وجودی ئەوەی جەمعێکی زۆر لە بنەماڵەی مامۆستای ئالی عەزیز، مەرحومی مامۆستا مەلا عومەر، مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا عەلی و مامۆسایانی تریش کە لە هەڵەبجە بوون و جەمعێ مامۆستا و خانەوادەی مفتی خوا لە هەموویان ڕازی بێت. بەڵام مامۆستا تەسەلوتێکی کامیلی بەسەر منتەقەی شارە زورا بوو. لە مانگی شەعبانی هەر ساڵێکە نزیک بە 70-80 نەفەر لە تەلەبەکانی کوردستانی ئێران ئەهاتنە خوار، ئەهاتنە خزمەتی مامۆستا و مامۆستا نامەیەکی ئەنووسی بۆ یەکێک لە پیاو ماقوڵان و ڕیچەرمگانی هەر کام
لە دێهاتی شارە زور لە کەناری شاری خورماڵ تا نزیکی عربەت و سەیساوق و عربەت و ئەو منتەقانە تا نزیکی گوێچەمی سیروان تا دوجەیلە تا ڕووبە ژووری قسمەتی ژووری سەیساوق نزیک بە 100 دێ تحتی ئەمری مامۆسا بوون. مامۆستا تەلەبەی بۆ ئەناردن و لێ مانگی ڕەمەزان لێ ئەمان و لە خزمەتی مسلمانانە بوون. و زۆرە لەم مامۆسانەی ئیستا لە ئێرانە ناوێکیان هەیە لە خزمەتی مسلمانانان لەو ڕۆژانە ئاهاتن من بە ئەمری مامۆسا ئەکەوتمە تەکی ئەو تەلەبانە و مامۆسا نامەیەکی ئەنووسی بۆ مختار و ڕیچەرمگ و پیاوماقوڵانی دێهات و دوایە ئەو مامۆستا لێ ئەماوە. سیفاتی بەرجەستەی مامۆسا حکمت و عەقلانیەتێکی زۆر بوو. بەڕاستی ئەوانەی کە لە خزمەتیا بوون بە عیلم و ئاگاهیوە لە خزمەتیا بوون ئەیانزانی کە مامۆسا زۆر فەرقی هەیە لەگەڵ بەقیەی خەڵکی ترا. مامۆسا یەکێک لە سیفاتی بەرجەستەی ئەوە بوو لە منازعاتی مەحەلی و خانەوادەگی و عەشایریە زۆر دەخاڵەتی ئەکرد و بە نیو سەعات سەختترین مەشاکیلی مجتەمەعی ئەو ڕۆژەی بەرتەرەف ئەکرد لای ئەورد ڕەفعی ئەکرد. مامۆسا معروف بوو کە حتا تا مەرحەلەی قەتڵێک مامۆسا بە سەعاتی ئیشەکەی تەواو ئەکرد. مامۆسا لە تەربیەتی خانەوادایە زۆر موافق بوو ئەلحەمدولله. کوڕی گەورەی لە وەختا کە ئێمە لە خزمەتیا بووین کاکە حسەین کە مامۆسای فەرهەنگی و زاوای مەرحومی مامۆسا مەلا ساڵحی هەڵەبجە بوو. کوڕی دووەمیان دکتۆر عەلی کە مەرحوم بوو لە دوای ئەوە ئەلبەتە ئێمە گەڕاینەوە بۆ ئێران باوکی دکتۆر عومەر لە خانەوادەی مامۆستایانی مفتی کچی مامۆستا شێخ خالیدی مفتی خێزانی بوو و مامۆستا سەلاح کە بچووکی کوڕەکان بوو ئەویش لە بنەماڵەی شێخانی حسامەدینی زاوای ئەوان بوو لەوان خێزانی لە ئەوان بوو. مامۆستا لەگەڵ هەموو مامۆستایان لەگەڵ هەموو بیر و باوەڕی مەوجودی ئەو ڕۆژەی جامیعەی کوردستان لەگەڵ هەموو قشرێک لەگەڵ هەموو تەیفێک بە حەدێ مەحبوب بوو لەگەڵ هەموویانە براگەورە بوو. مامۆستا یەکێک لە فەزلی گەورەی ئەوە بوو وەکو لەگەڵ تەواوی مامۆسایانی تەیفی بێداری ئیسلامی یا بە ئیستیلاحی ئەو ڕۆژە سەحوەی ئیسلامی و وەکو ئەهلی تەسەوف لەگەڵ هەموویانە مامۆستا عەلاقەیەکی زۆر گەرم و سەمیمی بوو. ئەوەیە کە بنەماڵە و خێزانی مناڵەکانی لەو خانەوادانن. مامۆسا یەکێک لە عاداتی وا بوو تەلەبەیشی عاجز نەکرد. تەلەبەی وامان بوو تەلەبەیەک و خەڵکی منتەقەی هەورامان و ژاوەڕۆی ئێران حدودی 40 ساڵ لە تەلەبەیە ماوە زۆر زەعیف بوو. مامۆسا هەرگیز تەعن و نفرین و کەلیماتی تند و تێژی نەبوو نسبەت بە ئەو تەلەبانە، بەڵام زۆر بە حکمت و عەقلانیەتێکی باش داوای لێ ئەکردن کە ئێوە ئەبێ لە خزمەتی بەشەریەتا بن، لە خزمەتی ئەم جامیعا بن، چون العولەماء وەرەثەة الئەنبیا. ئەنبیاش خەیرخوازیان بۆ بەشەریەت بووە بە عموم و دوای ئەوە ئەو تەلەبانەش کە ئیستیعدادی باشیان نەبوو حتا ئیجازەی پێ ئەدان لە حەدی عیبارەتەکەیشی فەرقی بوو، لە حەدی ئیمامەتی جومعە و جەماعەت لە ناوی عیبارەتیە لە ناوی ئیجازەنامەکە ئەم عیبارەتەی بەکار ئەبرد و حتا جەمعێک لەو کەسانەی کە لەگەڵ منە هاو ڕەفیق بووین لە ئیجازەکە بازێکیان ئیجازەنامەیشی بۆ نەنووسین، بەڵام لە مەراسیمەکە شرکەتیان کرد و دوای ئەوە مێزەرە و جوبەیان لەبەر کرد، بەڵام ئیجازەنامەیشی نەدا بەدەستیانەوە. جەماعەتێکی ئەینویسی بە عیبارەتێک کە نەئینکی ئەمە مشتەهید بێ و ئەمە لە ئەم تاریخۆ ئەولاوە ئیجتیهاد بدا و ئیجتیهاد بکا و فتوا بدا و شتی ئاوا لە ذاتی مامۆسا نەبوو. هەتا من خۆم ئیجازەنامەکەم بە خەتی مامۆسا سەلاحەدین ئەمینداری
یەکگرتووی ئیسلامی نووسراوە ئیستا ئیجازە نامەکەم کە لە خزمەتی مامۆسا بووم و ئەو جەمعی لەگەڵ منە ئیجازایان گرت بە دوو سەیەکیان ئیجازە نامەی نەدا بە دوو سەیەکیان ئیجازە نامەی بەو شێوەدا کە عەرزم کردن بیدونی عیبارەت بەکاربردنی عیبارەتی ئیجازەی فتووا و ئیجتیهاد و ئەو ئیستیلاحاتانەی کە لە ناوی ئیجازە نامە هەیە. بەڕاستی ئەو تربیەتەی ئێمە لە خانەوادەی مامۆسا بینیمان لە تەواوی ئەم کوردستانە نەمبینی بوو. ئێمە مامۆسا 5 دانە کەنیشکی بوو. ئەم 5 دانە کەنیشکە من 2 ساڵ لێ بووم و زۆر ئەچوومە خزمەتیان وەختێ میێوان ئەها و مامۆسایان لە سولێمانی و هەڵەبجەوە مەرحومی خەتیبی سولێمانی ئیستەیش یەکێکیانم نەبینی بە ئەندازەیەک لە تربیەت و تعلیمی ئەو خانەوادا مامۆسا موافق بوو. خوای گەورە ڕەحمەتی بکە، خوای گەورە لەگەڵ ساڵحانی ئومەتا حەشریان فەرمێ لەگەڵ پێغەمبەران و سدیقین و ساڵحانی ئومەتا لە بەهەشتا لە ئەعلا عیلیینە جێگایان بداتێ. مامۆستا مەلا محەممەد یەکێک لە خصوصیاتی تری ئەوە بوو کە زۆر گرنگی ئەدا بە پەروەردەی قوتابیان، ینی کەسایەتیەک بوو هەر بۆ عەدەی زانستی ئەوانە نەبوو کە بڵێ تۆخی کاتەوە. لەگەڵ زانستا هەمیشە هەوڵی ئەیە کە قوتابیەکانی پەروەردە بکە بە پەروەردەیەکی ئیسلامی جوان، هەوڵی ئەیە کە ڕیسالی بن، پەیامدار بن، یعنی هەمیشە نەسیحەتی قوتابیەکانی ئەکرد کە ئێوە ئەبنە زانای داهاتووی ئەم وڵاتە، ئەبنە پێشەنگی خەڵک، ئەبنە پێشەوای خەڵک، ئەبێ ئاکار و تایبەتمەندیەکانی سەحابەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ، خوا لێیان ڕازی بێ، ئەوانەتان تیا بێ و نەبێ هەر تەنها لایەنی عیلمی وەربگرن. لەبەرەوە مامۆستا توانی بڵێ هەم پەروەرشیار بوو، هەم موسڵح بوو، هەم زانا بوو، هەم کەسایەتێکی کۆمەڵایەتی بوو و زۆر بە عیزت بوو، زۆر نیک نەفس بوو، یعنی هەرگیز تەنازولی نەکرد. زەختێکی زۆری لەسەر بوو لەلایەن ڕژێمەوە کە هەوڵیانەیە دەستەمەوەی کەنەوەکو زۆرێک لە خەڵکی تر بەداخەوە ئەو زۆر مقاومەتی کرد، هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان سەری نەکرد بە بەلای مدیریەتی نایحەیەیان قایم قامیەتیان پارێزگاریان هیچ مەسئولێکی هەرگیزە ئەوان هاتون بۆ لای قەت نەچۆتە لای هیچ مەسئولێک و بە ئیفتیخاریشەوە ئەوانە هاتن کە لە حەوشەی مزگەوتەکە پێشوازی لێکردن. لەبەرەوە وای فێرکردبوون کە ئێوە ئەبێ خزمەتگوزار و خزمەتکاری خەڵک بن، نەک خەڵک بێ بەدەم ئێوەوە. لەبەرەوە مامۆستا بەڕاستی جامعی زۆرێک لە سفاتە گەورەکان بوو. ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە پرسەکەیە بەشدار بوون، مامۆستایانی هەڵەبجە و هەورامان و شارە زور. ئەو کاتە تەوان ئێمە بەداخەوە بەندەش و مامۆستا سەلاحەدینیش تەوانەوەی کە باسیەکەین باوکی مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادینی ئەمینداری ئێستەی گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئەو کاتە لە شاری پاوە بووین، ئێمە فریای پرسەکەی نەکەوتین. مامۆستایانی بەڕێزی هەڵەبجە، مامۆستا مەلا عوسمان و مامۆستایانی هەڵەبجە پرسەیەکی گەورەیان بۆ دانا، لەوێ باسییان کرد لە کەسایەتی مامۆستا مەلا محەممەد کە چەندە خزمەتی کردووە، ساڵانێکی زۆر توانێتی دایان فەقی پەروەردە بکە و لەو کاتشە جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە سنە بوو پرسەیەکی گەورەی بۆ دانا بە سوپاسەوە کە وەکو خاوەنی پرسەکە خۆی لە خزمەتی میوان و ئەو کەسانە بوون کە بۆ پرسە و سەرخۆشی ڕۆیشتبوون و هەروەها ئێمەش لە شاری پاوە مەراسیمێکی گەورەمان بۆ ساز کرد بە یارمەتی مامۆستایانی دانیشتووی شاری پاوە کە لەوێ پرسەکەمان بۆ دانا. بەڕێز مامۆستا مەلا محەممەد دەتوانم بڵێم زۆر بە کورتی مەدرسەیەک بوو، قوتابخانەیەک بوو، توانی دەیان مامۆستا و زانای گەورە لە کوردستانە پەروەردە بکە کە ئێستا هەم لە ڕۆژهەڵات خزمەتەکەن، هەم لە باشووری کوردستانی، چونکە لە هەردوو شوێنەکە فەقی زۆر ئاهاتن بۆ مزگەوتەکەی بوو، بۆ مەڵۆیەک بوو، بۆ مەکۆیەک بۆ کۆبوونەوەی زانایەکی زۆر کە بە تایبەتی ئەو فەقیانەی کە ئاهاتن هەمویان بە بیرێکی میانە ڕەوانەی ئیسلامیانەی پەیامدارانە بەڕاستی پەروەردە ئەبوون وەکو عەرزم کردن کە بایەخی یەکەمی مامۆستا پەروەردە بوو، بایەخی دووەمی زانست بووە، میشە بە ئەخلاقی جوانی بە ئاکارەکانی ئەویست کە پەروەردەیان بکات لەسەر پەیامداری و مەبدەئیەت و ڕیسالیەت کە تقریبەن کاڵ بوو بۆەوە توانم بڵێم ئەو حاڵاتە زیاتر فەقێ احتیمامیان بە بابەتی زانستی ئەدا زیاتر لەوەی کە احتیمام بە بابەتی پەروەردەی و سلوکی بدەن. ئەو تاکیدی لەسەرەوە کرد کە ئێوە پێشەنگن، ئێوە ڕێنوێنی کارن، ئێوە پێشەوەی خەڵکن، ئەوێ خەڵک لە پێشە عاشقی ئەخلاق و سلوکتان ببێ پاشان هیچ زانستان ببێ. ئەکرێ بە زانست خەڵک بەڕێکەی، بەڵام
کاریگەری بە جێنایڵێ لەبەرەوە بەندەکە زۆر جارە چوومە حوجرەکەی یان لە حوشەی مزگەوتی خورماڵە لەگەڵ فەقیەکان قسەیە کرد ئاگام لێ بوو کە زۆر تاکیدی لەسەر ئەم ناحەیە کرد کە ئێوە پێشەنگی خەڵکن ئەبێ ئەخلاقی پێغەمبەرانەتانە بێ ئەخلاقی سەحابەتانە بێ ڕزای خۆیان لێبێ ئەوە زۆر بە کورتی ئەوەی کە لە بیرما بێ لە خاترات لەگەڵ جەنابی مامۆستا مەلا محەممەدی خورمان کە کاتە مامی بەندە خوای گەورە لەوە لە هەموو مردوان خۆش بێت جەنابی مامۆستا مەلا محەممەد تەدریسی زیاتر بوو وەکو نووسین احتیمامی بە نووسین نادا لەسەر ئەو منهەجەی کە زۆرێک لە زانانی پێشینی ژەڵێ من کتێبم نەبووە بەڵام هەرێکێک لە فەقیەکان یا لەو مامۆستانی لەلای گەورەم کتێبێک بوون توانی بڵێ دەیان فەقی پەروەردە کردویانی ژمارەیان ڕەنگە بگاتە سەدانی چونکە بەوە جەباداهاتن و ڕۆشتن ئەمما وەکو نووسین و بەرهەمی نووسین شتێکی وای بەجێ نێشتۆ نەخێرەوەی ئێمە بزانین نەچەند حاشیە و شەرحشتی بوو بۆ زۆرێک لە کتێبەکان جارە کتێبخانەکەی سوتاوە لە فترەیەکان لە خورماڵە دوور نییە شتی فەوتابێ بەس ئێمە وەکو خۆمان وەکو بنەماڵە شتێکمان لێ نەدیوە بەجێ مابێ لەبارەی نووسین و بەرهەمی زانستی نووسین و بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوە کۆتایی بەشی دووەمی بەرنامە بوو لە هەردوو بەش خدا یار بێت توانی بێتمان کە تیشکێک بخینە ژیانی پڕ لە سەروەری ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها مامۆستایەکی ڕێزدار مامۆستایەکی پایەبەرز مامۆستایەکەم لە ئاستێکی بەرزی زانستی هەم لە پێگەیشی بەرزی کۆمەڵایەتیا بوو کە دەست و دەور و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو لە سەردەمی خۆیە ئەو مامۆستا بەڕێزە لە ساڵی 1970 لە بیارە لەدایک دەبێت و لە ساڵی 1984 لە هەڵەبجە وەفات دەکات تەرمەکەی دەبنەوە گۆڕستانی گوڵان لە هەڵەبجە بە خاچی دەستپێرن دەخوازیم و دەپارڕن کە خودای میهرەبان دەرەجەی جەنابی مامۆستا عالی کات و هەروەها قوتابیەکان و شوێن پێڵگرانی جەنابی مامۆستاش لەسەر شەقامە ڕاستی ئیسلامە بەردەوام بن و عاقبەت هەمولایەکمان بەخێر بجێڕێ سپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە بوون تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه